عزیزانی من سڵاتان لەبێت هیوای شەویشی خۆش بە هەموو لایەک یەک دوو خولەشێکە وەستین بۆی برادران کۆبنەوە و نزیکی 95 دقەیەک دەست پێکەین. بەڕێزان سڵاتان لەبێت هیوای شەویشی شاد بۆ هەمووتان ئەخوازم. ئێستا لایڤەکەمان دەست پێکەین. پێشەوەی دەست پێ بکەم بایۆگرافیشی مامۆستا داناتان بۆ ئەخوێنمەوە وەکو زانیاریی سەرەتایی لاتان بێت. مامۆستا دانا سەلام کەریم خاوەن بڕوانامەی ماستەر لە ڕێنمایی دەرونی و سەرۆکی ڕێکخراوی نیان بۆ پەروەردە و دەروونساغی، هەروەها ئەزموونی 10 ساڵ کارکردنی هەیە لە بواری ڕێنمایی دەرونی و خاوەنی ئەزموونێکی زۆرە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بەتایبەت بابەتە دەرونی و پەروەردەیەکان. بەگشتی ئەم لایڤە توانین بڵێن خوێندکاران یان هەڵگرانی بڕوانامەی ڕێنمایی دەرونی و کۆمەڵناسی و کاری کۆمەڵایەتی و بەشی دەروونزانی و کلینیکال سایکۆلۆژی ئەتوانن سوودی لێ ببینن. مامۆستا دانا لێرەیت؟ بەڵێ بەڕێزان سەلام عەلەیکم لێرە. بەخێر هاتیت. مامۆستا دانا پێم باشە بڵێن بابەتەکە هەمووی باسکەی و لە کۆتایی ئەگەر پرسیاروشت هەبوو ماکی خۆیان بکەنەوە و پرسیارکەن و ئەگەر ڕێگەیەکی باشتریش پێشنیارەکەی فەرموو. دەستەکان خۆشبی زۆر باشە، کێشەمان نییە. ئەگەر لە ناوەڕاستی شتێکی زەرور بوو پێویستی کردکە ڕوونکردنەوە زیاتر لەسەر بکەین یان قسەی زیاتر لەسەر بکەین دەکری ئاساییە ئەو کاتیش وەڵامەکان بدەینەوە. زۆر باشە. فەرموو دەست پێکە مامۆستا گیان. زۆر سوپاس، دەست خۆشبی. ئەوە دەتوانێت پاوەرپۆینتیشتی یا شەیر بکریان ناتوانرێت؟ بەڵێ توانیت، نووسراوە شەیر سکرین هەر لە 3 نقطەکەیە. زۆر باش. یەکەم جارە و بابەتە ڕاستی بەکاربێنمە و چکە دەڵێن تەلیگرامە لە بۆ بابەتەیە شەیر سکرین لەسەر لایەوە وازحە هەیە؟ بەڵێ لایەمە وازحە مامۆستا گیان. زۆر باش. سەلام عەلەیک بەڕێزان و کاتتان باش. خۆشحاڵین کە ئەمشەو بتوانین لەو ماوە دیاری کراوە لە خزمەتاندا بین هەندێک لەو ئەزموون و تەجروبە و شارەزایانەی کە هەمانە لەگەڵتان شەیری بکەین و باسی بکەین لەوەی کە ئینشاڵڵا ئیسفادەش لێ بکەن و خۆتان و لە ئیش و کارەکانی خۆتان. بەڕێزان وەکو کاک چێ بوو بەڕێز نازەم ناوی بەڕێزتان ئاکار کاگاکار باسی کرد. من دانە سەلامە بەکالیرۆسم لە ڕێنمایی دەرونی هەیە، هەروەها ماستەرەکەشم لە ڕێنمایی دەرونی لە زانکۆی سەلاحەدین نزیکەی 10 ساڵێکە وەکو ڕێنمایی کاری دەرونی و چارەسەرکاری دەرونی ئیش دەکەین و هەروەها تقریبان 10 ساڵێکیش کەمتر زیاتر لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیشمان کردووە، ڕێکخراوە لۆکاڵیەکان و نێودەوڵەتیەکان و هەروەها خۆشمان ئێستا کە لەگەڵ چەند برادەرێک و دۆستێک بێکەوە ڕێکخراوێکمان هەیە بە ناوی ڕێکخراوی نیهان بۆ پەروەردە و دەروونساغی مەبەستمان لە مێنتاڵ هێڵتە، تەندروستی دەرونی یاخود دروندروستی. ئەو شەیەمە وامان پێ جوانتر بوو بە ناوی دەروونساغی دایبنین. خۆشحاڵین ئەوڕۆ کە بتوانین بەشێک لەو ئەزموون و زانیاریانەی هەمانە لەگەڵتان شەیر بکەین لەوەی کە ئینشاڵڵا ئیسفادەیەکی لێ بکەن. بەڕێزان ئێمە وەکو بەڕێزان داوایان کرد وێبینارێک ڕێک بخەین. ئەو بابەتەمان پێ باش بوو لە بۆ قوتابیان و لە بۆ کەسانێک کە لەو مەجاالە ئیش دەکەن، هەر 5 پسپۆڕیەکە دەروونناسی، کۆمەڵناسی، کاری کۆمەڵایەتی، کلینیکال سایکۆلۆژی، ڕێنمایی دەرونی، ئەوانە تقریبان لە داهاتوودا یاخود لە پاش تەواوکردنی بڕوانامەی بەکالیرۆس و خوێندنی بەکالی هەمان ئیش دەکەن، هەرچەندە شتەکانیان جیاوازن ڕاستی لە یەک دوورن، بەڵام لێرە بە ئەمری واقعی کە هەیە یەکیش دەکەن. لۆیە ئەو وێبینارە لە بۆ هەردووچیان سوودی هەیە. باسی ئەو واقعە دەکەین، ئەو واقعە چییە و چۆنە پێویستە ئێمە چۆنە واقعە بناسین لەوەی کە خۆمانی لۆ ئامادە بکەین و دواتریش سەرچاوە و دەرفەت و شوێنەکانی کارکردن لە چێن دەرن ئەمە لەوەی کە بتوانین دەستمان پێ بگاتن و کو خۆشمان حازر بکەین لە بۆ بابەتە. لێ دەکرێت بابەتەکە بەو شێوە باس بکەین. ئێمە ئێستاکە لە ئێوە شۆیەکەوانێک کاگاکات؟ بەڵێ مامۆستا گیان زۆر باشە و زۆر باشە.
تەوەری یەکەم لەسەر چار تەوەرنە و وێبینارە پێشکەش دەکەین. تەوەری یەکەممان ئەو واقعە دەخینە ڕوو لە بۆ پێنج پسپۆڕیا کە لە داهاتوودا هەمان ئیش و کار دەکەن، ئەو واقعە لەوان بخینە ڕوو. دووەمیان ئەو پێنج پسپۆڕیا دەروونناسی کاری کۆمەڵایەتی زۆر دووبارەی نەکەینەوە دەرین پێنج پسپۆڕیەکە، یعنی هەر ئەو پێنجیان دەگرێتەوە، جار لە ئێستادا هەر ئەو پێنجن تقریبان دەتوانن هەمان ئیش بکەن یاخود ئیشەکانیان لیان لێکەوە نزیکە، دەروونناسی و ڕێنمایی دەرونی و کلینیکەل سایکۆلۆژی و کۆمەڵاسی و کاری کۆمەڵایەتی. دووەمیان چۆن بتوانن لەم واقعەدا کارێک بدۆزنەوە، یعنی ئێمە مانان کە لەو مەجالە ئیش دەکەین چۆن بتوانین کارێک بدۆزینەوە. سێمیان چۆن ئەو پسپۆڕیانەی خۆمان ئەو پێنج پسپۆڕی چۆن بیکەین بە بزنسێک، بیکەین بە ئیشێک، بیکەینە بە سەرچاوی داهات و بژێوی لەوە دەرچێتن کە ئیشەکە تەنیا ئیشێکە ئیشێکی ئینسانی ڕاستە ئینسانیە، بەڵام سەرچاوی کارە و 12 ساڵی خوێندنی قوتابخانەت و 4 ساڵی خوێندنی زانکۆتوانە ئەو شاهادەت بەدەستێنایە، ئەو شاهادە مافی خۆتە پێی بژی وە چۆن بتوانانی بەو شاهادەیە بژی و کار بەدەست بێنیتن. خاڵی چوارەمیان ئەگەر هیچ لەو کار ئەوە نەبوو، ینی هیچێک لەو خاڵانەی سەرەوە ئێمە نەماتوانین چۆن کارێک سەر بەخۆ بکەین، ئایا مەرجە هەمومان ببینە دەروونناسێکی باش و کۆمەڵناسێکی باش و چارەسەرکارێکی دەرونی باش و ینی هەرچی چوە کۆلیژ و شادێکی بەدەستێنە، مەرجە ئیلا کەسێک بیتن بەهۆی ئەو شەهادەی خۆیەوە و بڕوانامێ بتوانێت کار پەیدا بکە و بێتە سەرچاوی ژیانی، ئایا ئەو مەرج یاخود مەرج نییە. لێ بە شێوەی گشتی ئەو چار تەوەرە ئەمە ئینشاڵڵا ئیشی ئەو شۆ ئیشی لەسەر دەکەین و قسەی لەسەر دەکەین لۆی کە زانیاریەک بخینە ڕوو لە بۆ بەڕێستان. بەڕێزان پێشەچێک بۆ دەست پێ دەکەین، ئەگەر هەرێکێک لە ئێمە یاخود خزمێکمان کەسێکمان لەو گەڕەکەی لێینە لەو کۆڵانەی کەسێکمان بمانەوێت دوکانێک دابنین ڕۆژێک یاخود مارکێتێک دابنین، ینی چی دەکەین، چۆن بیر دەکەینەوە، ینی دەمانەوێت چ بکەین، چ دوکانێک دابنین، چ بفرۆشین، چ شتێک لە ئەو گەڕەکە پێویستە، چ شتێک مەسەلەن بۆن ئایا دوکانی لێیە، ئەگە دوکانی لێ دوکانە چۆنە، بە چ شێوەیەک ئەو ئیشەکانی خۆی دەکاتن، نرخەکانمان لەگەڵ ئەو چۆن بیتن، ئەگەر لێ نییە دوکانەکەمان چ بیتن، چ جۆرە مەواد و کەلوپەلێش تێدا بفرۆشین، ئایا مەوادی خواردن بی، کارەبایی بیتن، مەوادی شتێک بی. لێ سێرچکردنێک لەو بابەتی پێشینە زۆر زۆر گرنگە. ئێمە وەکو پسپۆڕیەک پێویستە سێرچێک بکەین، گەڕانێک بکەین، یاخود کۆمپانیایەک ئێستاکە کە کۆمپانیایەک دادەمەزرێت لە خۆ کۆمپانیایەک دانامەزرێن چی سەرمایەکی گەورە بخاتە ناوی شوکارێکە و دواتر نەزانی چییە، پێشتری دراسی دەکە لێکۆڵینەوە دەکە، ڕەنگە یەک دوو کۆمپانیای توێژینەوە ڕاستپێری، کۆمپانیایەک ڕاستپێری توێژینەوە و سێرڤێکی لە بۆ بکاتن، لەوەی کە هەندێک داتا و معلوماتی داتە بەردەستی کە چۆن ئیشەکانی خۆی بکاتن و چۆن بڕیار بدە و چۆنیش بگاتە ئەو تارگێت گروپەی دەیەوێت. بزەبت ئێمەش بە هەمان شێوە، ئێمە کە دەمانەوێت لە مەجالی دەرونی کۆمەڵایەتی پەروەردەی ئیش بکەین، پێویستە واقع بنازین، تۆزێک خۆمانی لۆماندی کەین، بزانین ئەو واقعە چییە، پێویستی بە چییە، دوکانەکەمان چۆن دابنین، ناوەکەی چ بیتن، لە شوێ بیتن، چ بفرۆشین. بزەبت ڕێک وەکو دوکانێک ئێمە ئەگەر ئێستا قوتابی ئەوە زۆر زۆر لۆتۆ گرینگە ئەو سێمینارە، ینی چەند ساڵێک لە پێش ئەگەر مەرحەلەیەکی ئەو 3 ساڵێک کە لە پێشە، ئەگەر مەرحەلە 2 ساڵە لە پێشە، لە ئێستاکەەوە بتوانانی بیرێک لەو دوکانە بکەیەوە، چۆن بتوانانی ئەو دوکانە لە بوارەکەی خۆت دابنی ئەو ئیشە بکەیت، مەبەستمان لە پسپۆڕەکەی خۆتە. وەگەر دەری سوی ئاساییە دنیا کۆتایی ناکێ، دەتوانین ئێستاوە دەست پێ بکەی خۆت حازر بکەی لە بۆ ئەو بابەتە. بەڕێزان ئەگەر باسی ئەو واقعە بکەین، تەوەری یەکەم ئەو واقعە لە بۆ ئێوە بخینە ڕوو. بەداخەوە یەکەم خاڵ کە تیشی بخینە سەر ئەوەیە دامەزراندن لە کەرتی گشتی لە بۆ پسپۆڕیانە لە ساڵی 2013 نییە و یعنی ئەگەر وشەکە تۆزێک ناخۆشش بیت تەسەوڕ ناکرێ و هازوش دامەزراندن لەو پسپۆڕیانە هەبی تا چەند ساڵیشتر و زۆر زۆر کۆمەلگا پێویستی، وەزارەتی پەروەردە، وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی تەندروستی، وەزارەتی بۆ نمونە داد، هەموو شوێنانە پێویستیان بە ئەو پێنج پسپۆڕیە هەیە لەوێ کار بکە، بەڵام بەهۆی ئەو بارودۆخ و قەیران و شتانی کە بەسەر حکومەت داهاتێ، بەهۆی ئەو ژمارە زۆری میلاک و مۆزەفی حکومەت لە کەرتی گشتی بەداخەوە یعنی هەلی دامەزراندن و کارکردن زۆر زۆر کەمە. لە ساڵی 2013 تا ئێستا کە خەڵک دانەمەزراوەوە خەڵکانێکی زۆر لەو مەجالە کۆبووینەوە، کەڵەکە بۆ ساڵانە تەخەڕوجی کردیە لە 2013 من ئامارێکم وەرگرت لە
وەزارەتی خوێنی باڵا نزیکەی بەس بەشە دەرونیەکان نزیکەی 3000 کەسێک تەخەڕوجی کردیە 3000 لە هەموو کوردستان ئەوە ژمارەیەکی زۆر زۆرە لێ واقعەکە ئێستا پێویستە بناسین دامەزراندن لە کەرتی گشتی ئێستا تا ئێستا بەداخەوەکو دەڵێن بریا هەبیتن بەڵام تا ئێستا نییە لە 2013 تا ئێستاکە هەیە تاکوتەرە ئەوەش لە ئەو هەموو خەڵکە زۆرێک کە تەخەڕوجی کردێ ئەوە شتێکی وەکو بڵێ پێویست و ئەوە نییە ینی بەردەست نییە باش نییە خاڵی دووەمیان هەموو بەشەکانی ئەو 5 بەشەی باسمان کرد یەک ئیش دەکەن لە کوردش مەفروض نییە وابیتن یعنی جیاوازن دەروناسیەک و کۆمەڵناسیەک جیاوازن کلینیکە سایکۆلۆژیەک و کاری کۆمەڵایەتێک و ڕێنمایی دەرونیەک جیاوازن بەڵام لێرە تێکەڵەی یەک هەیە هەمویان یەک ئیش دەکەن کەواتە ئەگەر 5 پسپۆڕی لەو هەموو زانکۆیانی کوردستان لە بۆ یەک ئیش بیانەوە داوا بکەن دەرفەتەکانی ئیشکەمە و خەڵکەکەش زۆرە کەواتە پێویستە ئەوە لەبەرچاو بینەسە ئەو دوو خاڵەی باسمان کرد خاڵی سێەم شوێنەکانی کارکردن ئێستا کە گوتمان کەرتی گشتی واتە حکومی نییە لە بەرامبەردا شوێنە ئەهلیەکان هەن شوێنە ئەهلیەکان ئێمە بتوانین ئیشی لێ بکەین کوێن یەکەمیان ڕێکخراوە ناوخۆیەکان بۆ من ئێستا ئێمە ڕێکخراوێکمان هەیە مثلەن بۆ نمە لەوێن هەندێک جار دەرفەتی ئیشکردنمان هەیە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش زۆربیان لە کەمپەکان ئیش دەکەن لەگەڵ ئاوارە و پەنابەرەکان ئیش دەکەن هەروەها سەنتەرە دەرونیەکان و قوتابخانەیەکان سەنتەرە دەرونیەکانی زۆر کە من تەنیا لە سلێمانی بەداخەوە ینی دەرێن بەداخەوە ینی لە هەولێر نییە سەنتەری دەرونی کە ئیشی دەرونی تەنیا دکتۆرە دەرونیەکانن بەڵام لە سلێمان شتێکی زۆر باشە لە دهۆش ئەگە هەڵەن هەبم هەیە کۆمەڵێک دکتۆری دەرونی هەندێک ڕێنماییکار و چارەسەرکاری دەرونی لەگەڵیان ئیش دەکەن کەواتە ئێستا کە لە حکوومەت دامەزرانەکە نییە بەڵام دەرفەتی کارکردن هەیە لە شوێنە ناحکومیەکان لە ئاهلیەکان ئەوێن دەریش ئەو شوێنانە وەکو باسمان کە ڕێکخراوە ناوخۆیی نێودەوڵەتیەکان سەنتەرە دەرونیەکان و قوتابخانە ئاهلیەکان ئەوانە شوێنی کارکردنی ئێمەمانانن دەتوانین ئیشی لێ بکەین خاڵێکی تر ئەوەیە کە ئەو واقعای ئەمە بناسین ئەمە ناتوانین تا ئێستاکە نۆڕینگا یاخود عیادەیەکی سەربەخۆ دابنین وەکو چارەسەرکار و ڕێنماییکاری دەرونیشی لێ بکەین بەداخەوە کەەوەش خەمێکی گەورە و ناڕحەتێکیش گەورەیە کۆمەڵێک هۆکار هەیە ینی ئەو ئیشانەوە ها زوش بەڕاستی ئەوە تەسەوڕ دەکەم چارەسەر نەکرێت لە ڕووی قانونی بە ڕووی سەندیکا و کۆمەڵێک ئەسباب و کۆمەڵێک شتی پێویستە و دەوێتن خاڵێشتر ئەو واقعە ئێستاکە زانکۆکانی کوردستان بەڕاستی هەر زانکۆیەک دەبینی لە هەر شوێنێک بەشی دەروونناسی کۆمەڵناسی فلان ئەو بەشانەی هەیە کە ئەوەندە بەشەمان پێویست نییە ئێمە ینی معقول نیە ئێستا نزیکەی تەسەوڕ دەکەم 20 بەشێک هەبن بە دەروونناسی و کۆمەڵناسی و ئەوانە کۆمەلگا پێویستی بۆ ژمارە زۆرەی نییە ئەوەش واقعەکە واقعێکی تاڵە بەڕاستی کە پێویستە ئێمە یعنی ئەوە وەزارەتی خوێنی باڵا پێویستە بیر لەوە بکاتەوە بەشە دەرونیەکان و کۆمەڵایەتەکان پێویستە بیر لەوە بکەنەوە لە باتیەوەی لە 4 زانکۆ بەشەکان هەبی مامۆستایەکان کۆ بنەوە یەک زانکۆ بەشەشی تۆکما باش دابمەزرێنن کە بتوانێتن قوتابی باش پەروەردە بکە و بەرهەمبێنێت و تەخەڕوجی لێ بکاتن خاڵیش تێر بەڕێزان هەکە پەیوەندی بە واقعەوە هەیە ئێمە واقعە بناسین بەڕاستی ناوڕۆکی بابەتەکانی هەندێک لە بەشەکان زۆر دوورن لە بازاڕی کارەوە زیاتر تیۆرین وە تیۆریەکی سەرف وە تیۆریەکە ناتبەستیتەوە بۆ بازاڕی کاری هەیە وات لێ ناکاتن کە ئەتوو کەسێک کە تەخەڕوج دەکەی بتوانی کەیسێکی دەرونی بتوانی چارەسەری بتوانی دەستنیشانکردنێک بتوانی یاخود پلانێکی چارەسەری دابنێی زۆربەی زۆریان تیۆرین و زۆر بەشیان لە چواردەورەی بابەتە پەروەردەیەکانەوە دەخولێنەوە ینی ئەوەندەی ئیهتیمام بە قیاس و تەقویم بە علم نەفسی پەروەردەیی بە ڕێگاکانی وانەوتنەوە دەدرێتن ئەوەندە گرنگی ئیهتیمام بە بابەتە دەرونیەکان نادرێتن کە زیاتر ئەوان گرنگن هەر یەکێکمان کە تەخەڕوج دەکەین لە بەشەکان هیچ پەیوەندی سوودێک لە ڕێگاکانی وانەوتنەوە و پێوانەوە سەنگاندن و ئەو بابەتانی دیکەوە نابینین کە ئەوەی کە لۆمە گرنگە بابەتە دەرونیەکە گرنگە من لەگە زۆر بەشێک لە سەرۆک بەشەکان و مامۆستان بەڕاستیەوە پێگوتنی کەسێک کە دەچی ئیشی ڕێنمایی چارەسەری دەرونی دەکاتن ڕێگەکانی وانەوتنەوە لەوە ئیسیفادەی نییە بابەتێک کە
پەیوەندی بە ئیشی ڕێنماییەوە هەبێتن لەو ئیستیفادەی هەیە لێ ئەوەش یەکێکە لە ناسینی واقعە بەڕاستی واقعەکی ناخۆشە خاڵیش تر هەڵزمی تقریبا خاڵی چارەم و سێمیش خۆی دەگرێتەوە 99 شوێنەکانی کارکردنی ئێستا بەردەستن لەو لەحزەیەی کەرتی تایبەتە یعنی کەرتی گشتی نین حکومی نین لێ ئەو 99 یەک دەمێنێتن ئەوش دەرفەتێکی زۆر کەمی دامەزراندن هەیە مەسەلەن جاروبارێک لە شوێنێک سنتەرێکی ئۆتیزم دەکرێتەوە یاخود بۆ یەکەمەکانن لە زانکۆکان دادەمەزرێ یاخود حاڵەتێکی زۆر زۆر تەواریە لە شوێنێکە پێویستیان بە یەک دوو ڕێنماییکاریان چارە سەرکاری دەرونی هەیە ئەوەش زۆر کەمە یعنی کەواتە دەرفەتیمە ئێمە دەبی خۆمان حازرکەین کەوا ئێستاکە لۆ کەرتی تایبەت داواکاری و پێداویستی و مەرج و ڕێکارەکانی ئەوان چن ئەمە خۆمان بگونجێنی لەگەڵ ئەو کەرتی تایبەتە خاڵیشتر ئەوەیە کۆمەلگا چەند پێویستی بەو پسپۆڕیانە هەیە یعنی ئایا کۆمەلگاکەیمە ئاستی تێگەیشتن و شیارێکە گەیشتیتە و ئاستەی کە خۆی بێتن داوای ڕێنمایی چارەسەری لێ بکاتن ئایا بڕوا بەوە هەیە کە تا ئێستا کە مەسەلەی جن و کۆمەڵک بابەتی خوڕافی ئەوانە کاریگەریان هەیە یعنی کەسانەکەن من دەیان ناسم ئێستا وەکو توێژەری دەرونی ئیش دەکە بڕوای بەوە هەیە کە مەسەلەن کۆمەڵک شتی خوڕافی دەبێتەوەی تێکچوونی دەرونی و گرفتە دەرونی نەخۆشە دەرونیەکان یعنی دەمەوێت ئەوەی بڵێم کە کۆمەلگا تا چەند ئیستعداد و ئامادەی هەیە لە بۆ ئەو پیشەیەوە کۆمەلگا دەتوانی ئێمە حەزم کەەوە ئێمە دەتوانین لەگەڵ کۆمەلگا پێکەوە ئیش بکەین و بتوانین کێشەکانی تاک و گرفتەکانی تاک لە ناو کۆمەلگا چارەسەر بکەینەوە هاوکاریان بین ئەوانە تقریبا لە ڕێ ئەو هەشت خاڵەوە ئێمە واقعەکەی ئەو کۆمەلگایی کە ئێستا هەیە دەیناسین و ناساندیتمان و خستمانە ڕوو ڕەنگە بەشێک لە خاڵەکان تۆزێک خوانەخواستە ڕق بن بەڵام ببورن ئەوە تەنیا ناسانی واقعەکەی ئەوە مانای ئەوە نییە کە ئێمە ڕەشبینانە بین یانیش ئەوە نەبین بەڵام واقعەکەمان خستە ڕوو دواتر دەتوانین لە واقع ئێمە حەل بکەین دەتوانین چارەسەر بکەین ئێمە مادەم کەسانێکین لەو مەجالە ئیش دەکەین دەبی بای ئەوە متمانە و سیقە و ئەوەمان بە خۆمان هەبی کە بتوانین ئەگەر واقعەکەش نەگۆڕین بتوانین تۆزێک لەگەڵ واقعەکە بگونجین و هەنگاوک بنین بەرەو پێشەوە بتوانین ئاراستەکانی پێشە خۆمان باشتر بکەین و باشتر داهاتی خۆمان ببینین تا ئێستا دەنگ گوشتیوا باشە کاکار مامۆستا گیان کێشەی نییە دەنگت زۆر باش دەست خۆش ئەم هەبەتەنی لە خۆم قسان دەکەم لێ ڕەنگە یەکێک لە کێشەکانی وێبینار ئەوەیە تو کە بەتەنێ هیچ فیدباکێکی ڕوخسار و دەموچاو و دەستخۆشیەک شتێک وەرناگری هەز دەکەی لە هەردوو خۆت قسان دەکەی لێ ببوورە بەی نابین ڕەنگە پێویستم بەو ئەوەیە هەبیتن ئەوە سەبارەت بە واقعی ئێستا بەڕێزان لەو خاڵی دوم باسیەوەمان کرد چۆن لۆ بواری خۆمان ئەو پێنج بوارە ئەو پێنج پسپۆڕی کە هەنە لێک نزیکن کە هەمان ئیش دەکەن لە ناو واقعدا چۆن بتوانین کارێک بدۆزینەوە یەکەم شت زۆر زۆر گرینگە لۆ ئەوەی کەمە کار بدۆزینەوە بریتە لە ناسین و زانینی شوێنەکان بۆ شوێنەکانیش ناحکمین ئێمە یەکەم خاڵ پێویستە ئەم یەکەمیان کە شوێنەکان بناسین و لەو ڕێگانی خوارۆژ دەتوانین شوێنەکان بناسین و کۆنتاکتیان لەگەڵ دروستکەین و خۆمانە لەو ئامادە بکەین لە ئێستاوە دەتوانین دەست پێ بکەین ئەگە مەرحەلە یەک و دووسەی زۆر باش سێ چاری زۆر باش مەسەلەن تازە تەخەڕوج کردیەوانە زۆر کاتەکە درەنگ نییە هەر کاتێکە بیتن کاتەکە درەنگ نییە لۆیە یەخاڵ یەکەم لۆ یەکەمە شوێنەکان بناسین بزانین ئایا چەند شوێن کە لە بواری ئێمە ئیش دەکەن هەن لەو دەوروبەری ئێمە واگەر پێمان بکرێت سنوورەکە تۆزێک فراوان تریش بکەین مەسەلەن بۆنە من لە قەزایەکم لە نەحیەکەم لە سنتەری شاری گەورەوەکو هەولێر دهۆک و سلێمانی و هەڵەبجەوانە لێوێ چەند شتەیە ئەدێگەم لە سۆران بم ئەدی ئەگەر لە بۆنمە لە پێنجوێن بم ئەدێگەر لە ئاکرێ بم ئەدی ئەگەر لە زاخۆ بم پێویستە ئەو سێرچە بکەمە من ئێستاکە لە ئێستاکەەوە بزانم چەند شوێن هەن ئەو شوێنانە ئەمێن بیان ناسم
و لای خۆم هەندێک زانیاری معلوماتم لەسەریان هەبیتن. خاڵی دووەمیان بزانم ئەو شێوازی کارکردنی ئەو شوێنانە ئەو جیانە چۆنە، یعنی وەکو باسمان کرد بەڕاستی ئەوەی کە لە زانکۆکان دەخوێندرێتن گوتمان دوورە لە واقعەوە 1995 یاخود ڕێژەیەکی زۆر زۆرێگە نسبەش ناڵێن ڕێژەیەکی زۆر زۆری تیۆرین کەمتر بە بازاڕی کارەوە دەبەسترایتەوە لە بازاڕی کارەوە دوورە، کەواتە پێویستە ئەمە بزانین ئەوانە شێوازی کارکردنیان چۆنە. لۆیکە ئێستاکە ئێمە خۆمانە لەو حاضر بکەین و لەبوو ئامادە بکەین، چونکە سنتەرێکی دەرونی کارکردنی جیاوازە لەگەڵ ڕێکخراوێک و ڕێکخراوێکی لۆکاڵی جیاوازە لە ڕێکخراوێکی ئینتەرناشناڵ، قوتابخانەیەک جیاوازە لەگەڵ شوێنێکی تر. بۆیە ئەمە پێویستە بزانین چەند شوێن هەنا و بزانین شێوازی کارکردنی ئەو شوێنانەش چۆنە. خاڵش تر ئەوەی بزانین چ پسپۆڕێکیان دەوێت، ئەوان چیان دەوێت، ئایا دەرووناسییان دەوێت، کۆمەڵاسییان دەوێت، ڕێنمایی دەرونیان دەوێت، هەرچەندە زۆربەی بەداخەوە ڕێکخراوە ئینتەرناشناڵە گەورەکانیش ئێمە ئیشمان لەگەڵکردنە نازانم جیاوازی هەم بەهەمووی دەرێن سۆشەل وەرکەر کە هەموو سۆشەل وەرکەر نییە، یان بە هەمووی دەرێن ریسێرچەر یعنی توێژەر، ئەوە جیاوازە. لێ ئێمە وا باشە پسپۆڕەکان بزانین ئەوان دانێ هەرچەندیشە ئەوان ناشزانن بەڵام هەر باشە، یعنی خاڵێ تۆزێک دژی یەکن بەڵام تۆزێک بەڵکو و شیاری ئەوانش بەرز دەبێتەوە لای ئەوان. ئەگەنا بڕۆ ئێستا لە بۆ نمونە لە قوتابخانەیەکی ئەهلی ئەو دەرێم توێژەرم دەوێت، ئێستا بوویتە ڕێنمایی کاری پەروەردەیی، لە ڕێنمایی کارم دەوێت پسپۆڕەکە نازانی چییە، دەرووناسیە، کۆمەڵاسیە، کاری کۆمەڵاتیە، کلینیکەل سایکۆلۆژی کێشەنێ لای ئەو کەسێک بیتن پێی بڵێن ڕێنمایی کاری پەروەردەیی و تەواو لەبۆ پیشە دەگونجێتن ئەو لای ئەوانە. بەڵام ئەمن کە لە شوێنەکانی خۆم لەو دەوروبەرەی هەما کە لە خاڵی سێم باسی ئەومان کرد ئەوانە پسپۆڕێکیان دەوێتن زۆر زۆر گرنگە ئەمە بیزانین. خاڵیش تر بزانین ئامانجەکانیان چییە، ئایا ئەگەر زانیمان شێوازی کاریان چییە و پسپۆڕی زانی ئامانجەکانیشیان چیە. لۆی کەمە بەگوێرەی و ئامانجانەی ئەوان چونکە کاتێک ئەمە دەچم لە شوێنێک داوای کار دەکەم بەڕاستی پێویستە لە مقابلەکان شتێک بڵێم کەوا نزیکبی لە ئامانجی ئەوەوە. بۆ من لە قوتابخانەیەکی ئاهلی مەفروضە تو بلێی ئێمەش دەمەوێت لێکوانە بەشدار بن، ئێمەش دەمانێت بەشدار بین لەگەڵتان لە بەرزکردنەوەی ئاستی زانستی و دەرونی و ڕەفتاری قوتابیان وەکو ئێوە ئامانجی ئەو قوتابخانەیە. دەبێت زۆرە قسەیەکی لەو شێوە بکەی بەهاراتێک بە بابەتەکە دابکەی لۆی کە سەرنجی ئەو ڕابکێشی. لۆیە ئامانجی ئەو شوێنانە بزانی یارمەتیی باشی دەداتن لە کە ئەنجام لە بەڕێکردنی مقابلەیەکی باش لەگەڵ ئەوان. ئامانجەکانی سنتەرێک جیاوازە لەگەڵ ئامانجەکانی قوتابخانەیەکی ئەهلی لەگەڵ ڕێکخراوەکی ناوخۆیی لەگەڵ ڕێکخراوەکی نێودەوڵەتی. خاڵشتر پێنجەم داواکاریەکانیان چن، چ جۆرە داواکاریشیان کاتی کەسێک وەردەگرن بۆ کار لە ڕووی زمان لە ڕووی تواناوە پێویستە ئێمە ئەوە ژوەر بگرین، ئەو شتانەش بزانین ئەوە لە چێ دەزانین. بۆ نمونە قوتابخانەیەکی ئەهلی ئەم دەمێت لە قوتابخانەی ئەهلی بۆ نمونە کار بکەم، سەیری دەکەم هەموو جارێ هەلی کارەکان کە بڵاو دەکەنەوە مەسەلەن بۆ کۆمەڵێک داواکاری مەرجیان نووسیە، ئەگە ئەو مەرجە لە مندا هەیە ئۆکەی زۆر باشە، ئەدێگەنی ئەم کو بتوانم ئەو مەرجە لە خۆمدا بەدەست بێنم، یاخود ڕێکخراوەکی ئینتەرناشناڵ هەلی کارێک بڵاو دەکاتەوە کە ئەوان پێی دەرێن پۆزیشن، ئەو پۆزیشنە چیە ئەو هەلی کارەیە، یاخود بۆ نمونە ئەو دەرفەتەیە کە ئەوان بڵاوی دەکەن و چ مەرج و داواکارییان هەیە. لۆی کە من لە خۆمدا بهیمەدی ئەوە زۆر گرینگە ئێمە ئەو زانیاریشمان هەبیتن. خاڵیشتر کە زۆر زۆر گرینگە هەبوونی پەیوەندی لەگەڵ شوێنەکان کە ڕەنگە زۆر جار لە کۆمەلگا بە زمانیشتر پێی بڵێن واستا، ئەمە لێرە پێی دەڵێن پەیوەندی. بەڕاستی زۆر گرینگە ئەتوو پەیوەندی هەبیتن. کەسێکی تازە تەخەڕوج کردووە ساڵی یەکەمە دووەمەیان تازە قوتابی بەبێ پەیوەندی چاوەڕێ ئەومە بە کەسێک بێ لە دەرگات بدە بڵێ بەڕێز خاتون فلان کاک فلان خاتو فلان وەرە هەلێکی کارمان هەیە مانجی بۆندا پارە وەرات و نا خۆ دەبی پەیوەندی تەبی، خۆ دەبی بچێ پێش، خۆ دەبی بگەڕێ لە ڕێو زانیاریانی سەرەوە دەتوانانی پەیوەندیەکە دروستکەیەوە، پەیوەندیەکی زۆر باشیش دروستکەیت. کەسانی وا هەبوون دواترش لە کاری خۆبەخشی تۆزێک باسی دەکەین. من دۆست و برادری وامە بۆ لە زانکۆ سەلاحەدین بەڕاستی لە یەکەم ساڵیەوە لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی ناوخۆیی و نێودەوڵەتی پەیوەندێکی زۆر زۆر باشیە بوو، هەر تەخەڕوجی کرد ئیشی کار دەرفەتی هەبوو شوێنی ئەوەی دیتۆ، یعنی ئەو پەیوەندی وای لێ کردبوو
کە لە بەرچاوامی کوردەواری دەرێتن ئەوەی لە بەرچاوانە لە بەردرانە وانە لێرە پێویستە ئەتوو پەیوەندیەکت هەبیتن لەگەڵ ئەو خەڵکانە بە بێ پەیوەندی یەک دنیا یەک دوو گروپن ئەو بەڕێزانەی تێدایە کە دامەزراون بەداخەوە ئینشاڵڵا دادەمەزرێ بەڵام تەماشاکە یەک دنیا بۆڵە بۆڵ دەکرێت لێوێندار ئەو بۆڵە بۆڵەیە ئەتوو لە ماڵەوە دانیشتی بەڕاستی بۆڵە بۆڵ سوودی نییە یعنی تەنیا خۆت فشار لە خۆت زیاتر دەکەیت پێویستە دەست بکەی بە دروستکردنی پەیوەندی وە پەیوەندێکی باش دروست بکەی ئەو پێنج شەش خاڵەیە هەنگاوی یەکەمن لەوەی کەمەکو بتوانین کارێک بدۆزینەوە هەنگاوی دووەممان لۆ ئێمە کارێک بدۆزینەوە ئێمە توانا و ئیمکانیاتی خۆمان چیە وەکو پسپۆڕێک پێویستە کۆمەڵک توانا و ئیمکانیت لە خۆماندا بەردەستە بکەین ئەگەر نیتمان پێویستە لە ئێستاکەوە دەست پێ بکەین زۆر ئاسایی کەسمان لەدایک نەبوونە بە پڕ ئیمکانیت تواناوە بە کەسێکی فول قابلیتەوە کو ئێستاکە وا بکەین ئەو کاتە هیچمان ئیستیغلالی بکەین بیقۆزینەوە لە پەرەپێدانی توانەکانی خۆمان یەکەمیان ئیمکانیەتی ئەوەمان هەبیت و ئەوەمان کە سیڤیەکی دەوڵەمەندمان هەبیتن هەبوونی سیڤیەکی دەوڵەمەند بەڕاستی یارمەتیمان دەدات لە بەدەستێنانی ئاسانتر ئەوەی کەوا دەستمان بگات بە شوێنی کارکردن یاخود بە کارکردن دومیان زمانزانین ئێستا کە بەداخەوە ینی ئێمە لە کوردستان 99 بە کوردی قسان دەکاتن پێویستمان بە زمانی ئینگلیزی و عەرەبی نییە مەگەر لە کەمپەکانەوە شوێنانە نەبی بەڵام مەرجێکە ئیزافە کرایەوە کە ئەوە پێویست نییە بەڵام تەواو ینی هەیە دەبێت خۆتی لەگە بگونجێنی بە تایبەتی ئەگەر تۆ لەگە ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئیش بکەی پێویست بەوەیە بەڕاستی و زمانی ئینگلیزی بزانی ئەگەر تەوێ لەگەڵ کەمپەکانی ئیش بکەی دەبێت و زمانی عەرەبی بزانین چکە کەمپەکان یان ئاوارەکانی عێراقن یان پەنابەرە سووریەکانن لێرە هەردووچیان عەرەبن پێویستیان بەوەیەکەوە ئەتوو زمان بزانی لێ لە ئێستا ئامادەکردن لە بۆ بابەتە بەرزکردنەوەی توانە ئیمکانیەتی خۆت یارمەتی دەرێکی زۆر باشی تو دەبیتن خاڵی سێمیان کاری خۆبەخش بەڕاستی ئێستا سەردەمی ئەوەیە ئەتوو بتوانی سیڤیەکە دەوڵەمەند بکەی زمان زیاد بکەی و پەیوەندی دروست بکەی لە ڕێیسەوە لە ڕێی کاری خۆبەخشی ئەگەر هەر هیچ نەوی پەیوەندێک لۆ دروست دەکات کۆمەڵک چەمک و مستەڵەح و زاراوە لەناو بوون من لەگەڵ ڕێکخراوە ئینتەرناشناڵەکان ئەوە ستێکهۆلدەرە ئەوە پۆزیشنە ئەوە HR ئەوە فاینانسە یعنی ئەگەر هیچ نەبی کۆمەڵی ئەو چەمکانە فێر دەبی لەگەڵوان کە زۆر حەزیان لە وشە ئینگلیزیانەیە ئەوان بەوان بیتن دوسار ساعتە لە وشە ئینگلیزیانە بەکاربینن لێ کاری خۆبەخشی یارمەتی دەرێکی زۆر باشە ئەو کاتێک کە هاتە ئێستا لەو هاوینە بڕۆ لەوە سەرفیکە ئەگە قوتابی ئەگەر تەواوت کردیە دەرفەتێک بدۆزەوە هەفتەی سەعاتێک 2 سەعات ڕۆژێک مەسەلەن بەژێرە ئەو کاتێک کە هەتا ئەگە دەتەوێت لەو پسپۆڕی خۆت ئیش بکەیت لێیە کاری خۆبەخشی بەڕاستی ئەزمونێکی باش خۆ دەکەیەوە لە کۆمەڵک ترینینگ و ڕاهێنانی ئەوان بەشدار دەبی دەرفەتەوە لۆ دەڕەخسێتن لەگەڵ ئەو شوێنانە لەوزە لە مەکتەب بتوانانی کاری خۆبەخشی بکە چەندە زەحمەتە لە مەکتەب بەڵام لە ڕێکخراوە ناوخۆیی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کاری خۆبەخشی دەرفەتی زۆر باشەیە و هەمووشیان دەرگایان کراوەیە کە لەگەڵیان بتوانانی کاری خۆبەخشی بکەیت کە سیڤیەکەی خۆتیان لەگەڵ دەوڵەمەند بکەیت هەر لە زمینەوەش پەیوەندێکی باش کە پێشتر ئاماژەمان پێدا زۆر گرینگە و پەیوەندی باشە لە ڕێگەی ئەو خاڵانەوە دروست بکەیت بە توانایی لە پسپۆڕێکت ئەوەی کە ئەوان پێی دەرێن کاپسیتی بڵدینگ پەرەپێدانی تواناکان یعنی ئەتووکو بتوانی بەڕاستی لە پسپۆڕەکە توانایەکەت زۆر باش بیوە زۆر بەرزی پێوە لە کۆمەڵک ئەو شتانی خوێندوتە لایەنە زانستیەکان ئەتوو ئەزمموی خۆت بەرز بکەیەوە و بتوانی وا بکەیت کە چێ مقابلە بە کۆمەڵک زانیاری زۆر باش بە توانایکی باش و سەرنجی ئەوان لە بۆ خۆت ڕابکێشی وەرە ئێستاوە دەتوانانی دەست پێ بکەیت ئەو کۆرسانە کۆرسی ئۆنلاین کۆرسی دیکە لە زانکۆکات خوێندنەوە مطالعەکردن ئەوان هەموو یارمەتی دەدا کە تو بتوانی زانیاری خۆت بەرزکەوە
و تەواوکردنی بەکارلێرۆست شادی بەکارلێرۆست تەنیا ئەوە هەموو شتێک نییە بەڕاستی سەرەتایەکە لە ئیشەکان دواتر لۆت بەدیار دەکەوێتن ئەتوو کە دەچی ئیشێک دەکەی یەک دنیا پێویستی دیکە هەیە ئەتوو دەبی لێی بزانی لۆیە دەرفەت کات زۆر زۆر گرینگە کە ئێستا هەتە لە بەردەستا قوتابی بە تایبەتی ئەگەر قوتابی پەرە بەو پسپۆڕی خۆت بدە یعنی ئەگەر بۆ نمونە 4 سەفرە دەکرێتنە تو بیکە 2 سەفرە ئەگەر ڕۆژانە مەسەلەن بۆ نمونە نازانم کات بەچی بەسەر دەبەی کەمتریتەوە هەوڵدا هیچ کاتێک بیر لە لێدان و لە نەچوونە محازەرە ئەوانە مەکەوە چکە بەڕاستی کاتی خۆت دەڕواتن وەختی خۆت دەڕواتن ئەو گروپانی کە لە ناوزانکۆکانی ئێمە دروست دەبن ڕاستی شتی زۆر خراپە شتی زۆر منطقی یعنی وا دەکرێتن 10 ڕۆژ 12 ڕۆژ ناچنە زانکۆیەک ئەو وەختە لە تو دەڕۆکاکە ئەتو وا دەکەی سبەینێکە کۆمەڵک بابەتت نەخوێندەوە دواتریش دەچێت دەرێت و نازانی ئەو بابەتانە ئیشش توێیە لۆیە تواناکەی خۆت بەرزکەوە ئەو دەرفەتەی لە بەردەستە لە دەست خۆتی مەدا بتوانێت ئیسفادەی لێ بکەی لۆی کە کەسێکی بەتوانابی خاڵیش ترە تو بەتوانابی بەڕاستی شارەزایی لە بەکارهێنانی ئیمێل زۆر زۆر گرینگە یعنی دەرفەتی کار هەبووە ئەعلان کرایە بۆ مێمە خۆمان ئەعلانمان کردیا نەیزانێ ئیمێل بەکاربینیتن ئەمە هەر دەرێ ئەوە لۆ دەنێرم بە واتسئەپ لۆ دەنێرم لە ماسنجەر دەنێرم لۆ دەنێرم بۆ نمونە لە ڤایبەر دەرێ دەینێرم ئیمێل زۆر زۆر گرینگە تو بتوانی ئیمێل بەکاربینی بە تایبەتی لەگەڵ ڕێکخراوەکان چکە ڕێکخراوەکان زۆر پشت بۆ دەبەستن لە ئیمێلەکەەوە دەبینی بزانە ئەو کەسە چەند کەسێکی پرۆفیشناڵ و کەسێکی بەتوانایە بزانانی ئیمێل چۆن دەنووسی چۆن ئیمێلەکە دەنێری و چۆن سەبجێکتەکە دەنووسی مثلا لە ئیمێلی وانووسرا دەرێ لە سەبجێکت بنووسە هەلی کاری فلان هیوا هەیە دەرێ یعنی چێ ئەو بابەت یعنی لێوەش زانیاریەکەی نییە لە ئێستاکەوە ئەوانە دەرفەتە لۆتو کە کۆمەڵێک زانیاری دیخەینە ڕوو کە دەتوانی سەبری ئیشی لەسەر بکەی و بتوانی توانای خۆتی پێ بەرز بکەیەوە خاڵێکی تر کە هەنگاوی سێمە هەندێک تایبەتمەندی گشتیە هەندێک تایبەتمەندی ترکە یارمەتیمان دەدا ئەمە لەم واقعی خۆمان کار بدۆزینەوە یاخود لەو بەژێرە و پسپۆڕی هەمانە لەو واقعە کار بدۆزینەوە یەکەمیان ئەوەیە کە ئەتوو بتوانی ژمارە تەلەفۆن و ئیمێلی شوێنەکانی کارەکەت هەبیتن زۆربەی شوێنە مەسەلەوەی کوتمان سێرچەک بکە چەند ڕێکخرا و چەند قوتابخانەی ئەهلی چەند ڕێکخراوی ناوخۆیی نێودەوڵەتی هەن لینکەکانیان ژمارە تەلەفۆنیان ئیمێلیان با لە بەردەست بیتن هەر مەسەلەن بۆن بەینابین هەواڵپرسینێک بیتن ئیمێل ناردنێک بی سیڤی ناردنێک بیتن لایکردنێک بی کۆمنتێک بی کۆمەڵک شتیان لۆ بکات و لۆی ئاگدار بی لێیانەوە لۆیە پێویستە ئەوەژێکە شترە لە تایبەتمەندیەکان کە ئەمە هەمان بیتن لۆی کە پەیوەندێکمان لەگەڵ ئەو شوێنانە هەبیتن خاڵیشتر کە یارمەتیمان دەداتن هەندێک تایبەتمەندی زۆر گرینگە مەسەلەن دەرفەتی کار هەبووە بەڕێزی وا هەبووە نردیتیمان کاکە بۆ شوێنەی وتیگە من بە 500,000 ئیش ناکەم بۆ شوێنەکەی دوورە ئەو لۆ من دەرنانی ئەتوو کە تازە تەخەڕوز دەکەی بەڕاستی بیر لەوە مەکەوە کەسێک بێ ملیۆنێک دینارت بداتێ بڵێ فلان کەس بەڕێز خاتون وەرە مە با ملیۆنێک دینارت دێنێ وەرە ئیشی 2 سەعاتمانەیە 3 سەعاتمانەیە لۆمان کە نەخێت بەڕاستی دەبی بە پارەیەکی کەمیش ڕازی بی و شوێنێکی دووریش بی ڕازی بی هەتا ئەزمون کۆ دەکەیەوە کە ئەزمون کۆ کردەوە و کاتی ڕەنگە شتەکە بگۆڕێت بەڵام سەرەتا تازە تەخەڕوج کردی قوتابیەکی وەکو بڵێ تازە فرێشی زانیاریەکانت هێشتا زانیاری ناو کتێبن ئەزمون و معلوماتی ناو شوێنی کارکردنی ڕسمی دنیا دەبێت و لەو شوێنانە تۆزەک لەو بابەتانە هەندێک خۆت وشی بڵێ ببووری و لە ببوێری و بە موچەیەکی کەمیش و لە شوێنێکی دووریش ڕازی بی ڕاستە موچەی زۆر باشە و شوێنەکە نزیکبی زۆر زۆر باشە ڕاستە قسەی بەڵام ئەوە ڕەنگە دەرفەت هەموو جارە لۆت نەڕەخسێت و دەرفەتی واش لە بۆ دروست نەبیتن خاڵشتر کە یارمەتیمان دەداتن بەڕاستی هەبوونی سیڤیەکی جوان یعنی سیڤیەکی تۆکمە جوان سەرنجڕاکێش بنووسی با دیزاینێکی جوان کرابیتن بزانە برادرێکت کەسێکت یارمەتیت دەلێت کە سیڤیەکی جوان دروست بکاتن نۆک سیڤیەک بیتن زۆر شەپڕێ و ئەوە بیتن یعنی هەر جارە سیڤیەکی دەنێت یەک سیڤی ئامادە مەکە لەو شوێنە بنێری سیڤیەک کە لە بۆ قوتابخانەی لە بۆ قوتابخانەشی ئەهلی دە سیڤیەک دەنێرێت و هەوڵ ئەو زانیاریانە لە سیڤیەکەت بنووسەکە لە بۆ قوتابخانەشی ئەهلی دەگونجێتن
کە لە بۆ ڕێکخراوەی نێودەوڵەتی دەیمێری هەوڵ لەو زانیاریانە بنووسە، ئەو ئەزمون و شارەزاییانە بنووسە کە لە بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکە دەگونجێتن، لە بۆ سەنتەرێکی ئاهلی هەروەتر. یعنی سیڤیەکە دەبی ئەتوو بەردەوام بیگۆڕی، ناکرێت یەک سیڤی سابتت هەبیت و بەردەوام هەر شوێنێک ویستێت و سیڤیەکی لۆ بنێرنی، دەبی زانیاریەکان بەڕاستی گۆڕانکاری تێدا بکەی، پێشوپاشی تێدا بکەی، ئەو شتێکە لەو شوێنە گرینگە بیبێ پێشەوە ڕسمێکی جوان سەرنجڕاکێش لەلایەکی بدەیت بۆ ئەوەی تا کەسەکە بزانێت و مەسەلەن هەر لە شێوەتەوە کەسێکی بە وەکو بڵێ زەوق و سەلیقەی و توانای ئیشکردن تێچوات نەوەک ڕسمێکی خەواڵ و ئەوانە. هەبوونی سیڤیش یارمەتیشی دەرێکی زۆر باشە بۆ بەدەستهێنانی هەلیکار. خاڵی چوارەمیان واقعی بوون و خۆگونجاندن لەگەڵ ئێستاکە. بەڕێزان ئێمە زۆر پێویستە لەسەرمان بەڕاستی واقعی بین و لەگەڵ ئێستا بگونجین. ئەوە ئێستاکەیە، ئێستا بەو شوێن بەو شێوەیە و دەرفەتەکان بەو نەوعان ناتوانین ئەو واقعە بە ئاسانی بگۆڕین. مانای ئەوە نیە ئەمە چۆکدادەی نەخێت، بەڵام ئەگەر ئەوەشمان نەکرد خۆمان بگونجین لەگەڵ واقعە لە ئێستا تێبگەین و ئامانجەکانمان ئامانجی وابن کە لۆی ئەمە تووشی نائومێدی نەبین، تووشی ئەوە نەبین کە سبەینێگە تەخەڕۆجیشمان کرد هەلێکی کارمان بەدەست نەهێنا دنیا لە کنەمە بڕوخێتن. زۆر ئاساییە، دەشتوانی دەشکرێتن ئەتوو لە مەزالی خۆت کە ئێستا کە دەین باسی دەکەین ئیشیش نەکەی لە مەزالیکە ئیش بکەیت. بەڕێزان ئێستاکە وەکو بڵێ خۆڵسەنگاندنێک هەمانە لە شێوەی شەحنی مۆبایل. ئێستا هەمووتان شەحنی مۆبایلتان ڕەنگە سەتان وهەتان ئێستا لەسەر مۆبایل سەیری ئەو وێبینارە بکەن. سەیری مۆبایلەکانتان کە شەحنەکەی چەندە؟ ئایا 1 دەرەجەی هەیە یاخۆ 2 دەرەجەی هەیە یاخۆ 3 دەرەجەی هەیە یاخۆ 4 دەرەجەی هەیە؟ شەحنی مۆبایلەکەتان چەندە؟ ساگە سەیرتان کرد لای خۆتان ئەوە بهێڵنەوە ئێستاکە ئیشمان بەو بابەتەیە دەبیتن. مەبەستمان لە چیە لەو شەحنی مۆبایلە؟ مەبەستمان لەوەیە ئایا ئەتوو دەزانی شوێنەکان چین و چۆن و لە شوێن؟ ئەوە زۆر گرینگە. ئێستاکە و خۆدەگە خۆت هەڵسەنجێنی دەزانی ئەو شوێنانەی کە ئێمە تێدا کار دەکەین چینە، لە کوێن، ژمارەیان چەندە، زانیاریمان لەسەریان هەیە، دەزانین شێوازی کارکردنی ئەو شوێنانە چۆنە، دەزانین ئامانجەکانیان چییە، دەزانین داواکاریەکانیان چییە، ئایا پەیوەندیمان لەگەڵیان هەیە، هیچ کۆنتاکتێکمان لەگەڵیان هەیە، ئایا سیڤیەکەت باشە، ئامادەیە، دەوڵەمەندە یان دەوڵەمەند نییە، ئایا کاری خۆبەخشیت کردووە؟ ئەو خاڵانە یارمەتیمان دەداتن ئەتوو سەتا چەند شەحنەکەت فولە ئێستایەوە مۆبایلت. ئەگەر هەموو ئەو زانیاریانەی باسمان کرد هەموو لەبەردەستە ئەوە زۆر مهمە. بەڕاستی ئەتوو زۆر زووتر دەتوانی کار بەدەستبینی لەو مەجاڵەی خۆت شەحنەکەت فولە سەتا. ئەگەر 175 دەزانی ئەوە شەحنی مۆبایلی تو 175 مەسەلەن بۆ نمونە ئەگەر مۆبایلەکە 100 شەحنی هەبی وەکو مۆبایلەکەی خۆت ئێستا دەتوانێت تا چەند سەعاتی تکە ئەتوو ئەو مۆبایلێ بەکاربێنی بەرنامەکانی تێدا سوود وەرگری، سوودمەند بی، سۆشیال میدیا، ئەنتەرنێت فلان هەموو بابەتانی. ئەدیگە 175 شەحنی تێدابی کەواتە ئەتوو کەمتر دەتوانی سوودی لێبینی. ئەدیگە زانیاریەکانی تو 175 بیتن کەواتە ئەتوو کەمتر سوود لەو هەلی کارانە وەردەگری. ئەدی ئەگەر زانیاریەکانی تو 125 بی لەسەر ئەو شتانەی کە ئێستاکە باسمان کردو کە لە بۆ واقعەکە هەیە کەواتە 125 لەو واقعە دەتوانی ئیش بەدەست بینی. ئەدیگە 110 بوو یان ئەگەر خوا نەخواستە 100 بوو 100 نیە، بەڵام ئەگەر 110 بوو یان 120 بەرەو خوارەوە بوو ئەوە یارمەتێکمان دەداتن لە ڕێو شەحنە مۆبایلیەوە ئێمە واقعەکەش بناسین و خۆڵسەنگانە چپێن لە بۆ واقعی کە هەیە و خۆمان تا چەند دەتوانین لە واقعە بدۆزینەوە و ئیمکانێت و توانامان تا چەندە و ئێمە چۆنیش دەتوانین دەستمان بگات بە شوێنی کار. کەواتە ئەگەر دەتەوێت لەو پسپۆڕی کار بکەیت، ئەگەر هەر دەتەوێت لەو پسپۆڕی کار بکەوات ئێستا دەست پێ بکە. پێویستە چ بکەیت؟ ئەگەر هەر دەتەوێت لەو پسپۆڕی خۆت کار بکەیت پێویستە دەست پێ بکەیت و ئەم خاڵانە بکەیت. یەکەمیان لە سۆشیال میدیا پەیج و ئەکاونت و لینک و وێبسایت و شوێنەکانی ئەو شوێنانەی کە لە پسپۆڕی ئێمە نزیکە ئەو ئیشەی ئێمە دەکەن دیاری بکە. ئێستا کە دەست بکە بە فێربوونی زمان
واز لەولا بێنە لە ئەگەر قوتابی مەسەلەن بۆ نموناوەی باسمان کرد لێدان نهاتنە دەوام کات کوشتن نازانم کۆمەڵک واز لەوانە بێنە 4 ساڵەکەی زانکۆ دەرفەتێکی زێڕینە لە دەستت دەڕوە دواتر قەرەبوو ناکرێتەوە زەحمەتە ئێستاوە دەست پێ بکە زانیاریەکانی خۆت بەرزکەوە زمانێک فێر ببە دوو وێبسایت هەن ئەو دوو وێبسایتە زۆربەی ئیشە ئینتەرناشناڵەکانی ڕێکخراوە نێوەخۆی و ئینتەرناشناڵەکانی لێ بڵاو دەکرێتەوە یەکەمیان NGOs Jobs Baidiz.com دووهەمیان NCCI Iraq Jobs.com ئەوانە دوو وێبسایتن ڕەنگەی تریش ئێستا دروست ببێتن ئەوانە هەموو ڕێکخراوەکان وەکو بڵێ نیمچە شەرتێکە نیمچە مەرجێکە کە لەوێ هەلی کارەکانی خۆیان بڵاو دەکەنەوە لێ ئەگەر هەلی کارەکەش بەدەستنێنی دەزانی داوای چی کردیە زۆر گرینگە هەمویان بە ئینگلیزی نووسیتیان کۆمەڵێک شەرت و داواکاریان نووسیە دەڵێن ئەمە پێویستمان بە کەسێکە سایکۆلۆجیست بیتن سۆشیال وەرکەر بیتن ئەو تایبەتمەندیانەی تێدا بیتن سیڤەکەمان لێ بنێری ئەگەر هەلەکەش بەدەستنێنی بەڵام لانی کەم دەزانی داواکاریەکانیان چییە سیڤەکەی خۆت دەوڵەمەند بکە هەتا پێت دەکرێت ئێستا کە لە ڕێی کاری خۆبەخشی لە ڕێگەی ئەزموونەوە لە ڕێگەی زمان فێربوونەوە لە ڕێگەی پەیوەندیەکانەوە لە ڕێگەی کار و چالاکیەوە سیڤەکەی خۆت دەوڵەمەند بکە و بتەوی بکە لینک و پەیوەندی دروست بکە لەگەڵ شوێنەکان و کاری خۆبەخشی بکە کە یارمەتی دەدا لە دروستبوونی سیڤەکی دەوڵەمەند و تۆکما توانە و ئیمکانیاتی خۆت زیاتر بکە لە هەموو ڕۆیەکەوە یعنی هەوڵ دە کەسێک بە کە بتوانی بە تایبەتی لە شتێک زۆر باشبی لەو شتەکانی کەش هەندێک شتی هەر لێ بزانی هەوڵ بە لە شتێک زۆر باشبی و لە شتەکانی تریش شت بزانی ئەمە یارمەتی دەداتن ئەگەر دەتەوێت لەو مەجالە ئیش بکەیت ئەتوو دەبێت بۆ جۆرە هەوڵ بدەی و کار بکەیت خاڵشتر ئەوە بەڕێزان ئەمە واقعی ئێستا کە لە پێششی باسمان کرد کۆمەلگای ئێمە چەند پێویستی بە ئێمەیە و چەندیش مەسەلەن دوور لە خوڕافیانە بیر دەکاتەوە چەند خاڵێکەیە یارمەتیمان دەدات لەوەی کە ئەو ئیشەیە کۆمەلگا تۆزە کوشیار ببیتەوە و خۆشمان بەرەو پێشەوە بچین ئیشەکەمان بکەین بە بزنس هەتا پسپۆڕیەکانی ئەو پێنج پسۆڕیە باسم کرد نەبێتە بزنس مەبەستمان بە بزنس یعنی ئیش بتە سەرچاوی کار بتە سەرچاوی مەعیشەت و گوزاران هەتا نەبێتە سەرچاوی مەعیشەتوانە بەڕاستیان پێش ناکەویت هەمیش دەرفەتەکانی کار زۆر نابن یعنی بەشێکی زۆری مامۆستانی زانکۆ بەداخەوە وا لە قوتابیەکان دەگەین کە ئیشێکی ئینسانیە و خێرخوازیە و هاوکاریە و ڕاستە لەگەڵ تۆمە ئیشێکی ئینسانیە خێرخوازیە هاوکاریە بەڵام ئەتوو ئیشی تووە ئەوە کاری تووە سەرچاوی بژێوی ژیانی تووە و ئەتوو لە ئەوە خوێندوتە کولیە و 4 ساڵە دۆلەوە تەواو کردیە لێ پێویستە بەڕاستی بکرێت بە بزنس چۆنیش دەیکەین بە بزنس وەکو گوتمان قەت پێش ناکەوێتان نەیکەین بە بزنس هەموو ئیشێک وایە ئێستا تۆ لۆ ها پێشکەوتوو بە بڕاستی بۆ بە بزنس 1001 داهێنان و 1001 پێشکەوتن ئێستا لە پزیشکیدا هەیە ئەو هەموو جوانکاری ئەو هەموو عملیاتە پێشکەوتووە ئەو هەموو تەکنەلۆژیایە ئەو هەموو لەبەر بوتە بزنس پارەی لێ سەرف دەکەن پارەی دێتەوە دەستی پسپۆڕەکەی مەشەتا وای لێنێتن یعنی ئێستا لە وڵاتانی ئەوروپی وایە بزنسە یعنی کەسێک کە دەچێت لە لای چارەسەرکارێکی دەرونی سەعاتێک دادەنیشیتن من برادرم هەیە لە ئوسترالیا باسەوەی کردیا هەتا $500 وەردەگرن لە بۆ 1 سەعات هەتا $500 یعنی ئەوە سپێی دەژی سبێنێکە ئامادەیە ئەو کاتی مەسەلەن بۆ من هەموو وەخت و کاتێک خۆت داتە سەر ئەو ئیشەیە دووەمیان هەتا خۆت پارە سەرف نەکەی ئەو ئیشەیە پێش ناکەویت یعنی مەبەستمان لە چییە کۆمەڵە خوڵ و دەورات هەیە زۆر گرینگە خەڵک بەشداری ناکە سەرم بۆ نەدەی و بە پارەیە پارەکەی زۆرە کە کەس حەق خۆتی و کەسەش کە خولێک دەکاتەوە ئەزمموی خۆی تەجروبەی خۆی ڕابردووی خۆی دێنی لە بۆ تو باز دەکاتن یعنی تەنیا چاومان لەوە نەبی کە شتەکان فری و بێ بەرامبەر بن دەبی پارەش سەرف بکەی ئەگە پارەت سەرف کرد هەنجی بیر لەوە دەکەیەوە کەوا پەرە بە ئیشەکەی خۆشت دەی پارەشی لێ پەیدا بکەی بەڵام ئەگە پارە لێ سەرف نەکرد هەنجی هێشتا خەمی ئەوە نییە کە پارەی لێ بەدەست بینی لۆی ئەو دوو ئەو هاوکێشەکە پەیوەندیان بێکەوە هەیە پارە سەرف بکەی پارە لۆ دەدەستێت پارەیە سەرف مەکە پارە نایەتە دەست کە دەتەوێت لەو پسپۆڕی خۆت ئیش بکەی ڕاستە و پسپۆڕێمە هاوکاریکردنی خەڵکە بەڵام ئەو ئیشی تووە
لێ پێویستە ئەتوو بیکەیە بزنس. خاڵیشتر کە لێ بکەینە بزنس جیاوازی ئێمە بەکالیۆسێک مەسەن بەکالیۆسێکی دەروون ناسییان و پێنج پسپۆڕی باسمان کرد لەگەڵ محامیەک لەگەڵ پارێزەرێک لەگەڵ ژمێریارێک چییە؟ یعنی وەکو ئەوان چۆن دەتوانن کردیتیانە بزنس و ئیشخوان لەسەر دەکەن. ئێستا محامیەکان مەسەن ئێمە کەیسێکی خێزانداری دێتە لای ئێمە ڕێنمایی و هاوکاریان دەکەین لۆی کەیسەکە پەیوەندی خێزانەکان باش بێتەوە و لە بەرامبەردا زۆر جار پارەش نادەن. بەڵام هەمان کەیس دەستنە لای محامیەکان محامیەکە لایەنگیریەکەک دەکاتن زۆربەی یعنی نەبدا ئەوە خوانەخواستە لە بۆ محامیەکان و نەبێتە زۆرە بەڵام ئیشی محامی وایە بەڵام هیچ کەیسێکیش لەسەروی 600-700 دلاری کەمترۆ وەرناگرن یعنی لە 700 دلار و کەمتر وەکو بەکالیۆسی هەیە ژمێریارەکەی وەتە لە ڕێکخراوێک ئیش دەکاتن لە کۆمپانیاک ئیش دەکات لە ئازانگە شوێنێک ئیش دەکاتن ئیشەکە دەبێت بکرێتە بزنس ئەو تێگەیشتنە لە ناو کۆمەلگا دەبێت ئەمە لە خزمەتی کۆمەلگا دەمانێت بکەینە بزنەوەی کە کۆمەلگا لە ڕێگەی ناخورافی و نازانستی نامەنطقیەوە چارەسەری کێشەکەی نەکا لە ڕێژی زانستیەوە بێت چارەسەری کێشە بەمەرجێک توانە و ئیمکانیەتی مەژۆکو پێشتر باسم کرد ئێمە توانە و ئیمکانیەتێکی زانستی زۆر باشمانە بیتن نەوە کەرخوا نەخواستە بمانەوێ پارە ڕابکێشی نەخێر ئێمە دەبێت ئەو شتێک کە پێشکەشی دەکەین بالفعل زانستی بی وە شوێنی خۆی بگری وەجێی خۆی بگری و کەسەکە بەرەو چارەسەری و بەرەو ئەوە بڕواتن کە چاوی لە پارەکە نەبێ لانی کەم. ئەوانە تا ئێستا کە پەیوەندی بە ئەوە هەبووە بە ڕێزان کو ئەمە بتوانین لەو پسپۆڕیانی خۆمان ئیش بکەین. ئێستا ئەمە چۆن بتوانین کارێکی سەربەخۆ بکەین باسی ئەوە دەکەین تەوەری سێم کاری سەربەخۆ یعنی مەبەستمان لەوەیە هەر لە پسپۆڕی خۆت دەتوانی کاری سەربەخۆ بکەیت هەمیش دەتوانی لە دەروی پسپۆڕی خۆت کاری سەربەخۆ بکەیت. دەتوانی هەر ئێستاکە ئەتوو کە قوتابی پۆلیەکی یاخود پۆلی دووی ئیشێکی دیکە بکە لەگەڵی چاوەڕێ مەکە تا زانکۆ تەواو دەبی ئیشێکی خاتونێکی دەزڕەنجینی هەیە کارێکی دەستی دەکەی ئیشێکی هەویرکاری دەکەی مەسەلەن بۆ منە کوڕێکی بەڕێزێکی مەسەلەن بۆ نمونە گەنجێکی قۆزی بە توانای بڕۆ حەلاقی بکە بڕۆ مەسەلەن بۆ منە ئیشێکی فیتەری بکە بڕۆ ئیشێکی مەسەلەن بۆ نسبی چاکردنیانی لە ئێستاکەوە لە پاڵ خوێندنەکەت دەتوانی ئیشێکی دیکەش بکەیت یعنی بتوانیت دووشت پێکەوە بەڕێ بکەیت نەوەک تەنیا چاوت لەوە بیکە زانکۆ تەواوبی بۆ پسپۆڕێت بژی نە ئەتو ئێستا خۆت فێریشیش کەش بکە سبەینێکە ئیشە بوو لەو مەجاڵی خۆت خێر عەلە خێر نەبووە تو پسپۆڕێش ئیششکە فێر بووی و داهاتێک لە بەرشی هەیە زۆر مەجبور نی کە مەسەلەن زانکۆش تەواوکەی لە ماڵەوە دابنیشی ماڵەوە چاویان لێت بیتن. ئەگەر ئەتوو دەرچووی لە زانکۆ و تا ئێستا ئیشت دەست نەکەوتووە مەسەلەن بۆ نمونە کۆلیژت تەواو کردووە لەو پسپۆڕیانەی باسمانکەی بەڵام بێ ئیشی و دەرفەتی ئیشکردنیش نییە کۆمەڵێک شت هەیە یارمەتی دەدەتکو بتوانێت ئیش بکە یەکەمیان دەتوانی کارێکی تر دوور لە پسپۆڕەکەی خۆت ئەنجام بدەیت مەرج نییە هەمومان پێشتیش باسم کرد مەرج نییە هەمومان ببینە دەروونناس و چارەسەرکارێکی بناوبان زۆر ئاساییە شەهادەکەت هەیە لە مەجای خۆت ئیش مەکە ئەو شەهادە لە بۆ ئەوەی بتوانێت لە ژیانی خۆت سوود لەو شەهادە وەربگری لەو سپەنێکە ئینشاڵە کە زەواج دەکەی لە بۆ ماڵ و منداڵی خۆت بتوانێت ئەو شەهادە بەکاربینی ئەو عیلم و زانیاریەکە فێربووی مەبەستمان شەهادە لە عیلم و زانیاریەکەیە بتوانێت لە بۆ پەروەردەکردنی منداڵەکەت پەیوەندی لەگەڵ خێزانەکە لەگەڵ هاوسەرەکە لەگەڵ دەوروبەرەوانە ئەو زانیاریانە بەکاربینی و ئیسپادە لێ بکەیت مەرج نییە هەر هەمومان ببینە چارەسەرکارێکی زۆر ئاسایی ئێستا کە خەڵکی وا هەن بازرگانن و مەسەلەن بۆ منە کەسی سیاسی بەناوبانگن مەسەلەن بۆ نمونە وەرگێڕی زۆر باشن هونەرمەندن دەروونناسین بەڵام نایەت برێ ئەمە وڵاهی دەروونناسیشنەوە هەروازی لە دەروونناسیێنە ئەم لە نزیکوایان هەندێکیان دەناسمەوە هەروازی لێنە لەو زانیاری وەرمگرتیا لە بۆ ژیانی خۆم بەکاری دێن و تەواو. خاڵیشتر کاک ئاکار وەختمان زۆر مایە بێ زەحمەت
ئوستاجیان تۆ چەندێکت ماوە؟ وەڵای ئەمن ڕەنگە بڵێم چەند سلایدێکم ماوە ئەگەر ئەرک نەبیتن دوو سلایدێکم ماوە زۆرم نەماوە ئینشاڵڵا کێشە ناوێت سلایدەکانی خۆ تەواوکەوە گەر هاوڕانش پرسیارێکیانە بوو بە دوێەوە بیکە. زۆر باش دەستخۆش بیت. وەکو گوتمان لە دەرەوەی پسپۆڕەکەی خۆت زۆر ئاساییە ئیشێک کارێک بکەی و دەست بە ئیش و کارێک بکەی و خۆتی پێ بژێنیت، هیچ عیبە نیە، هیچ شەرمە نیە، زۆریش ئاساییە. ئەگەر ناتەوێت لە دەرەوەی پسپۆڕەکەی خۆشت کار بکەیت، دەتەوێت هەر لە پسپۆڕەکەی خۆت کار بکە، بەڕاستی دەتوانی داینگێک باخچەکی منداڵان دابنێ، بەتایبەتی ئەوانەی کە لە سەنتەری شارەکانی زۆر ئاسانە، ئەوان گلەی ئەوە نەکەن مەسەن برێن لەمە لە سەنتەری شارەکان نین، شارە گەورەکان لە قەزا و ناحیەکان ئیشکردنیانە لەوێ زۆر زیاترە. دووسەیەکتان پێکەوە کۆ ببنەوە 4 نەفەر 5 نەفەر بڕۆن باخچەکی منداڵان دابنێن، بڕۆن داینگەکی منداڵان دابنێن پێکەوە، یعنی پێکەوە ئیشی ڕێکخراوێک دابنێن، سەنتەرێکی دەرونی پێکەوە دابنێن، یعنی وا بکەن خۆتان ئیشێکی سەربەخۆ لە خۆتان دروست بکەن. بێکەوە ئەوە دەبێتە دەرفەتێکی زۆر باش لە بۆنگۆ کە چاوتان لە حکومەت نەبیتن. مەسەلەی موچەی حکوومەتیش ئەوانە لێک دوور دەکەونەوە. موچە شتێکی خۆشە، یعنی موچەی کە لە حکومەت وەرگری شتێکی خۆشە، بەڕاستی مادیبوونی کەمە، بەڵام لە ناوچەی ئارامی خۆتان دەزانە ئەو چەند ساڵە فەرمانبەر وەزعی کوو بووەوە، ئەوەش ئینشاڵڵا باش ببێتن، بەڵام دیار نییە لە بۆ فەرمانبەران ئەو وەزعەت چۆنە و چۆنیش دەڕواتن. ئەو کەسێک کە ئیشێکی سەر بەخۆی هەبیتن زۆر محتاج و ئەوەی نییە ئایا کەینێ سەرە مانگە و کەینێ موچەکەی دێت و کەینێ نایەتن. ئەوەی کە پێی دەرێت کۆمفۆرت زۆن، ناوچەی ئارامی، هەموو فەرمانبەرێک لەو ناوچەیدایە، لە ناوچەی ئارامی دەرناچیتن، کەینێ ئەتو چیە ناو بازاڕی کار و دەرفەتی ئیشکردن و بازاڕت دیت و هەنجی لەوێن دەرۆ دەبینی کە بەڕاستی دنیایەکە زۆر گەورێتە، نیار ئەوەندە نیە ئەمە لەو پسپۆڕیەوە تەماشای بکەم، شتیشتر هەیە توانی شێزەکەن. دوێ مەسەلەن ئەوە نمونەن، وەکو نمونە دەتوانی پێکەوە لە قەزاکان لە ناحیەکان ئێستا هەموو خەڵک پێویستی بە باخچەی منداڵان هەیە، هەموو خەڵک پێویستی بە داینگەی منداڵان هەیە، پێکەوە چەند کەسێک سەرمایەکی زۆریشی ناوێتن لە قەزا و ناحیەکان و ئەوانە بە شتێکی بەسیط دەتوانن شتێک دروست بکەن و پێچی وا بنێن و ئیشێکی سەربەخۆ بکەن. ئیشکردنەکان یان ئەوە تێ لە مەجای خۆت یانش دەکرێت لە مەجای خۆشت نەبی، لە پسپۆڕی خۆت نەبی. خاڵێکی تر کە ئەگەر هەڵە نەبم سلایدەکە بەردەست نییە، بەس بچینەوە خاڵی یەکەم لەوێن دەرەوە باسی بکەین. زۆر باشە بەڕێزان، هەر لە زمنی کارە سەربەخۆکەیە ئەویان دیارە دوا سلاید بووە، ژمارەکان دیارە تۆزە پێشپاشی بوونا. کاری سەربەخۆ یعنی لە کۆتاییەکەی دەمێ ئەوە بڵێم ئێمە مەرج نییە خۆمان بۆ شەهادە ببەستینەوە، شەهادەکە تەنیا ئامرازێکە یارمەتیمان دەدات لۆ ئەوەی کە ئێمە بیرکردنەوەمان فراوانتر بیت و ئێمەی دەروون ناسان و کۆمەڵ ناسان و کلینیکە سایکۆلۆژی و ئەوانە یەک دنیا بابەتمان خوێندووە لەسەرەوەی کە خەڵک چۆن متمانەی بەخۆی بی، چۆن پلان دابنێ، چۆن ئامانج دابنێ و مەسەلەن چۆن وا بکاتن کەسێک بیتن نەڕوخێتن و ئێمە دواتر لە ئەنجامی ئیشکردنەکانمان ئەمە پێویستە کەسێک کە دێتە لامەنیز متمانەی بخۆنێ، چۆن وای لێ دەکەین کە متمانەی بەخۆی ئەی ئێستاکە ئێمە چۆن وا بکەین متمانەمان بەخۆمان بیت و ئەگەر دامەزراندنیش نییە هەلیکاریش نییە هەلێکی کار لە خۆمان بەدەست بێنین و بتوانین بژین. لۆیە پێویستە ئەوەی کە باسیش دەکرێتن بیرکردنەوە لە دەرەوەی سندوقەکە، ئێمە چۆن وا بکەین لە دەرەوەی سندوقەکە بیر بکەینەوە، تەنیا ناو سندوقەکە نەبین، هەوڵێن چینە دەرەوە لە دەرەوەی سندوقەکە بین، لەوێن دەربیر بکەینەوە لەوەی کە بتوانین بە شێوەیەکی باشتر پێشچاوی خۆمان لێ دیار بیت و هەلی کار بەدەست بێنین. دەستەکانتان خۆشبی، زۆر سپاس، کاتی هەموو لایەکمان گرت، هیوادارین کە ئیسفادەی هەبێتن و سوودێکمان بە ئێوە گەیاند بێتن. ئەوەش زانیاریەکانی ئێمەن ڕێکخراوی نیهان فەیسبوک و ئینستاگرامەکەمانە، هەروەها لەگەڵ چی پێ دەڵێن وێبسایتەکەشمانە، دەتوانن ئیسفادەی لێ بکەن و لەوێن دەریش ئەگەر
دەرفەتێکی کار هەبووانە حتمما لێوێندەر بڵاوی دەکەینەوە و خۆشحاڵین. زۆر سپاس دەبم لایەک. زۆر سپاس مامۆستا سەرکار. عزیزانە چێ پرسیاری هەیە دەست هەڵبڕێ بۆی مایکی بەمێ. فەرموو خاتونێک نازانم دەستی هەڵبڕێ بۆ مای. منم دەستەکانتان خۆش بی، ئێوارەتان باش بی. زۆر سپاس لەوە مامۆستا دانا. تەڵقان ناونیشانەکەی ڕێک وەکو ناوەڕۆکەکەی بوو، ناوەڕۆکەکەشی وەکو ناونیشانەکەی بوو. مامۆستا دانا باسکردنت لە واقعی ئێستای کاری کوردستان دقیقانە بوو و بەڕاستیش واقعیانە بوو. ئێمە لە ناو وەزعەکەی لەبەر هەندێ دەتوانم بەڕاستی ئەوەت بڵم کە قسەکان بەڵگە نەویستن. ئیش زۆر کەمە، هەر ئەو ئیزافەتەم هەبوو لە بۆ جەنابتان. ئیش زۆر کەمە، بەڵام لە بۆ گوێگران ئەوە ئەڵێم کە بەڕاستی پێی هیوانە بن و هەوڵدانی زیاتریش بێگومان ئامانجی باشتری لە دوودێ. وەکو ئیشی خۆبەخشیش ئەو خاڵم هەیە لەسەری ئیزافە بکەم. ماوەیەک کە ئیشی خۆبەخشی دەکەی ئیشاڵڵا هەنی کە لێرەن قوتابی زانکۆ بن، ئیشی خۆبەخشی لە ماوەی خوێندن بکرێت زۆر باشترە لە ئەوی کە تو دوای خوێندن بە تەواوەتی ینی شتێکت پێوی بچێ ناو جیهانی کار بڵێ ئەمن لە ماوەی خوێندنم لە کۆلێژیانیش هەر لە قوتابخانە ئێستا خەڵک دەست بە ئیشی خۆبەخشی دەکا، قوتابی دەست بە ئیشی خۆبەخشی دەکا. وەکو ئەزمونێک باسی بکەی ئەو کات بڵێم لە ماوەی خوێندنم ئیشی خۆبەخشین کردیەوە شتێکی زۆر باش دەبێت. بەڵام کە ئیشی خۆبەخشیش دەکەی بەڕاستی تەمەنێک پێویستە تو ینی ڕایگری ئیشی خۆبەخشەکە، ینی بڵێ ئیدی بەسە پێویستە بە بەرامبەر ئیش بکەم و پێویستە لە بۆ بژێوی ژیان و داهاتە ڕۆژانە خۆم ئیش بکەم. ئەو شتێکی باش دەوێت. ئەو خاڵی دیکەشەوە بەڵام لەبیرم کرد هەر ئەوەندە کە سوپاسان بکەم و دەستەکانتان خۆش بێت. دەستەکان خۆشبی. زۆر سپاس خاتون. زۆر ڕاستە دەرفەتەکانی ئیشکردن ڕاستە زۆر کەمە بەداخەوە، یعنی دریاوانە باە، بەڵام ئەوە وایە هەروە ئیشی خۆبەخشیش بەڵێ لەو ئەوەیە کە ئەتوو بتوانی ئەزمون کۆکەوە و دواتر بکەی سەرچاوش بژێوی ژیان و دواتر هەر پێویستمان پێ، ینی تۆزە گەڵ فکرێ ڕاست بکەینەوە. ئیشی خۆبەخشی مثلەن مەرزنی ئێمە بەردەوام هەر یعنی چاوەڕێ هەپارە بکەین. من بۆ نمونە من کارمەندێکم، بۆ نمونە لە حکوومەت فەرمانبەرێکم، بەڵام دانی ئێواران دەرفەتم هەیە و کاتم کراوەیە، هەندێک زانیاریم هەیە، مثلا بۆمە جیهەتێک شوێنێک پێویستی بە تەرجەمەیە بۆ نمونە دەتوانم تەرجەمە لێ بکەم، مثلا هەفتەی چەند سەعاتێک، یا پێویستی بە دیزاینێکم دەتوانم دیزاینی لێ بکەم، یا پێویستی بە سمینارێکە بۆمە سمیناریش وەکو گریمان بەژێرە و زانیاری کە بۆ نمونە و کەشساهایتی دوێ دەکرێت پاش ئەوەی کە ئیشیشمان هەبوو ئێمە هەر پەرە بە کاری خۆبەخشی بدەین. کاری خۆبەخشی زۆر گرینگە لۆ ئەوەی کە ئەو وتە کەلتورە لای ئێمە لە وڵاتانی پێشکەوتوو کاری خۆبەخشی بەڕاستی بە بەردەوامی هەیە. کەسێک کە خانمشین دەبیت تەقاعود دەبیتن ناچی لە ماڵەوە دابنیشیتن. دەرێ من کاتێکم هەیە ئەو کاتە با لەگەڵ لایەنێک لەگەڵ جیهەتێک سەرفی بکەم و ئەزمونیشم هەیە، زانیاریشم هەیە، ئەوان سەکەن لە بەرامبەردا مثلا حەقی ڕەنگە ناخواردن و هاتوچۆ و شوێنی مانەوەشتان دوێ دابین بکەن دەسی بێ بەرامبەر ئیشەک دەکاتن. ئەو کەلتورە هەیە، ئەمە ئەو کەلتورە پەرە پێ بدەین خراپ نابێتن. دەست خۆش. سپاس مامۆستا سەرکار، سپاس سارا خاتون. هەر بەڕێزێکە پرسیاری هەیە دەست هەڵبڕێ بۆی مایکی بەمێ. السلام عليكم. وعليكم السلام. باشە مامۆستا. زۆر سپاس مەمنون خاتون. باشیت. هەندێک دوا کەوتم لەو بابەتانە، بەڵام ئەوەی کەچیم لە ڕاگرت بەڕاستی زۆر بەسوود و دەستەکان خۆشبی. لەسەر کاری خۆبەخشی کە سارا خان و جەناب زۆر زەختان ئەسە کردەوە بێگومان وەکو خۆش مەزموونی خۆم کە زۆر سوودم لێوە بچێ بەڕاستی لە ماوەی هەر ئەوەی کە سارا خانش باس کردە گوتی لە ماوەی بوون منە خوێندندا بکرێ باشترە و لەوەی کە لە دوای کارکردن بەڕاستی وایە چکات و لەو کاتیدا ئەزمونێک وەردەگری و دەتوانی دووبارە بەکاری بینیوە لە بابەتەکان لە راپۆرتەکان و لە ڕۆژانە دەتوانی وەکو دەستکەوتێکی خوێندنیشدا بەکاری بێنیم. و مامۆستا لێرەدا باسیەوەت کرد کە بۆ نمونە دانانی داینگەیەکە یاخۆت شوێنێکی تایبەتە لەگەڵ چەند کەسێک بە شێوەی گروپی زۆر کەسمانێ بەڕاستی لێرەدا بیرۆکەی هەیە، بەڵام سەپۆرتێکی نییە، هیچ سەپۆرتێک بۆ نمونە مەبەست مەلانی داراییەکەیە. ڕەنگە خودی
کەسە لەلایەنی دارایی زۆر باش دەبێت. لێرەدا پێم باشە بۆ نمونە ئەگەر خێزانەکە وەکو لایەنی داراییان خودی خۆی کە دەستکەوتێکی دارایی نەبێتن، لێرەدا ئەگەر حکوومەت یعنی پاڵپشتی داراییەکی سەپۆرتێکی بکە زۆر باش دەبێت. بەڵام ملت یعنی دەبین تاکەکانی کورد بە تایبەتی قوتابیەکانم بەڕاستی توانایەکی زۆر باشان هەیە و بیرۆکەی زۆر جوان هەیە، بەڵام ئەو بیرۆکانە ناکەونە پرۆسەی ئیشکردن لەبەرەوە هیچ سەپۆرتێکی بۆ منە دارایی نییە. یان زۆربەی کاتمانی دەبینین بۆ نمونە هەر لە کۆلێژەکە جاربێ سەپۆرت ناکرێ بەڕاستی چێ لەلای خودی بۆ نمونە ئەو ئەندامەکانی کۆلێژەکە بیتن یاخۆت ها زۆربەی کات پێویستی بە پشتگیری هەیە ئەو کەسە. من وەکو خودی خۆم نامێ زۆر درێژە پێدەم بابەتەکە چکە لەوانێ زۆر کەسکاوی پرسیارێوێ، بەڵام وەکو خودی خۆم یعنی زۆر بربەساتە پێشم لە کاری خۆبەخشی پێویستی بە سەپۆرتێکە بووکە لە کۆلێژ وەرەگرم. لێرەدا یعنی بەڵام یعنی کۆڵ منەدا هەر کارەکەم کرد لێرەدا مەبەست بێ یعنی زۆر بیرۆکە هەیە بەڵام سەپۆرت نییە. و شتێکی دیکەش یعنی تەماشای ئێستا کە قوتابیانی ئێستا بەڕاستی ئەوەی کە ئەمن دەیبینم و ئەوەی کە من تێدا دەژیم زۆری تەنها لە بۆ بڕوانامەکەیە، بۆ نمونە لە محازەڕەی دەدەن، بۆ نمونە گرنگی بە بابەتەکان نادەن، سەرچاوە دیکەیان نییە، یعنی حتا لە بواری خۆشیان لە زۆر شتی بێ ئاگان. زۆربەی کات لەنا پۆلەکاندا زیندەخەون ڕێک، یعنی تەنها گرنگی بۆ دەدەن کە بگەن بۆ بڕوانامەکە. لە کۆتاییشدا کە دەگەن بۆ بڕوانامەکەیان لێرەدا پێویستە سیوی هەبێ، ئەوەی سیویەکەش چەند کۆمەڵێک زانیاری تێدابی ئەزمموی ئەو کەسێک کە تێدا تەنها پشت بۆ بڕوانامە دەبەست و دواتر درن وەڵڵی کۆلێژەکەمانەوە بە مامۆستاکەمان ئەوە بە بەشەکەمانەوە بە حکوومەتەوە بۆمەڵە شتی دیکە ئەجا دەکرد لەسەر ئەو بابەتە ئیزافەتێکی ئەوەش بدەێڕم کنەوەێکە بکەی لەبەرەوە بابەتێک و حاڵێکی زۆر زۆر مهمە دەکەن ببوون لاکردبن دەستخۆشبی زۆر سپاس بە تێبینیڕوونکردنەوەکات. زۆر ڕاستە ئەوەی تۆزێک ئاماژەمان پێدا بەڕاستی و 4 ساڵەی زانکۆ لە بۆ قوتابیەکان دەرفەتە، ینی مەسەلەی نەچوونە محازەڕە و لێدان و چەند حەفتە نەهاتنەوە ئەتوو بەتەنێ ینی پێم خۆش نازەم لێر چەند کەس تەڵەبن ئەگەر بەتەنێ بڕۆ محازەڕە، ینی ئەوە مەڵێ کە کەسێک دەڕێەوە فلانە و ناو ناتوری قسەی ئەوە جێ پێمەدە بەتەنێ بووی لە شارێک توێ شارێک تەنیا لە بۆ محازەڕەکەت بڕۆ محازەڕەکەی، ینی لەوێن دەریش بچی قەلەم وەرەقە لە لابێتنەوە بەشێکی زۆری ئێستاکە هەر ڕسم دەگرن، ینی نازانم چۆن دواتر لەسەر بۆ مۆبایلە و بە ڕسم گرتن دەرز دەخوێنێت، ئەگەر توش تێبینێک سەرنجێک ملاحەزەکە نەنووسیەوە دواتر چۆن دەتوانێت قوتابی ئێستاکە بەڕاستی ینی وایە نازانم خەتاکە لە چێ لەمەیە لە خۆمانە نازانم، بەڵام ئەوەی خاڵی دومیش حکوومەت وەڵای حەقا حکوومەت وا بکە، بەڵام تا ئێستاکە پاڵپشتیە داراییەکان نییە یان کەمە یان ئێمە نازانین دەچێە نازانم، بەڵام ئەگە دەشکرا چەند کەسێک پێکەوە بتوانن پێکەوە ئەو گروپە دروستکەن 5 نەفەر 6 نەفەر یەکێ شتێک بینی کۆکاتەوە لە خێزانەکان نازان لە شوێن دەر بچن باخسێکی منداڵان دابنێن بچن حەزانێک دابن خۆیان فەرمانبەر بن، خۆیان مثلەن کارمەندەکە بن، خۆیان پاکەرەوکە بن، خۆیان حرەسەکە بن، خۆیان بەردەستەکە خۆیان هەموو شتەکان بن، ینی ئیشی عیبی تێدا نیە، خۆیان هەموو شتەکان لۆی کە بتوانن ئیشێک بەدەست بینن و زۆر سوودی زیاترە و زۆر باشترە لەوەی کە چاوی لە دەستی حکوومەت عینی بکاتن. بەڵێ ڕێکار کەسترا بوو دەست خۆش مامۆستاجیان با بزانین هیچ هاوڕێژی کە هەیە پرسیارێکی هەبێت بۆ چوونێک شتێک دەستێگەڵ بڕن بۆی مایکتان بەمێ. دۆڵای خۆم پرسیارێکمە بۆ گەر دەرفەتە بێ بۆ بابەتی خوێندن لە دەروونزانی و بڵین بەشە زانستە مرۆڤایەتیەکان بەگشتی بەڕێستانی شەزانن دوێنێ نەتیجەی پۆلی 12 دەرچوو یعنی و ئەم وێبینارەش ئەمێنێتەوە و دوای تاوابوونجی خەڵک دەتوانێت گوێ لێ بگرێتەوە. پێشنیاری تۆ چییە بۆ کەسێک کە دێتە ئەم بەشانە و ئەی خوێنێت؟ وڵای پێشنیازەکە ئەوەیە ئەگەر حەزی لێ بە حەزەوە دێتە ئەو بەشە حەزی لەو بەشەیە زۆر گرینگە بە حەزەوە بێت، ئەگەر حەزی لەو بەشە نییە
باپڕ نکاتەوە یەکەم ژانی لە حەزی خۆیەوە تەماشا بکاتن دواتر ئەگەر بە حەزەوە دێتن لە یەکەم ڕۆژیەوە دەستی بە خوێندن کرد دواتە زانکۆ ئەوەی کە باسمان کرد لە ئیلتیزام و لە پەرەپێدانی خۆی و لە پەیوەندیەکان و لە هەموو شتانەوە بۆ شێوە دەست پێ بکاتن و دڵنیام استیفادەشی زۆر باش دەکاتن ئێمە خۆمان بەڕاستی و ئەزمموی چەندین ساڵ ئەو بابەتانی ئێستا خستمانە ڕوو کۆمان کردیتەوە خۆمان لە زانکۆ بووین ئەو ئەزمونەمان کەم بوو ئێمە ژۆک و ئێوە بووین هەرچەندە تۆزێک جیاواز مەسەڵەن ئێمە لە زانکۆی کۆیە بووم لە بەشی ڕێنمایی دەرونی دکتۆر محەممەد ناسری سنتەرێکیان هەبوو هەر کاتێک دەرسمان تەواو دەکرد حازەرەمان تەواو دەکرد دانی ئێوارن ئێمە چەند کەسێک بوون دەچوینە سنتەری دکتۆر محەممەد ناسری ڕاستی لێوێ کە تا ئێستا تا دەمرین ئێمە قەرزاری ئەوین وە مەمنونی دکتۆر محەممەد ناسری یەکێکە لەو مامۆستایانەی لەگەڵ باقی مامۆستایەکانی تر کە ئێمە زۆر سوودمان لێ وەرگرت مەبەستم یعنی کو بتوانانی دەرفەتەکە لە ئێستاکەوە کە چوو بۆ قوتابی دەستی بە خوێندن کرد بیری لە پەرەپێدانی خۆی بکاتەوە بیری لە دەوڵەمەندکردنی خۆی بکاتەوە بیری لەوە بکاتەوە کە ئەو لە ئێستاکەوە ئیشێکی هەبی لەگەڵدا تەنیا چاوەڕێی بڕوانامەکە نەکاتن لە ئێستاوە دەست بە ئیشێک بە دەست بە کارێک بکاتن یعنی یەک نمونەتان لێ باس بکەم بەڕێزان سەفەرێکی یەکێک لە وڵاتانەمە بەریتانیامان کرد 2010 چوین هەفتەیەک لە بەریتانیامانەوە لە لەندەن بووین بەیشی ڕێکخراوەشتووە لەگەڵ لەندەک ڕێکخرا و خەڵکیکە چوو بووین چوینە زانکۆیەک داوەتیان کردین لە زانکۆیەک لە بەشی دەروونناسی لێوێندە چین لە مەطعەمە گوتیان دوو مەطعەمی گەورەمانەیە کافتریا ئەوەیان هی قوتابیانە ئەوەشیان هی قوتابیان نییە ئەوەی قوتابیان کاملی قوتابی بوون خاوەنەکەی قوتابی بوو کارمەندەکان هەموو قوتابی بوون دێگە ئەوەمانێ جیازمان دانایە قوتابیەک نیو سەعات ڕێستی هەیە یەکە سەردێشمەکەک لەبەر دەکە دەچی قاب دەشواتن نیو سەعات پارە دەستە سەر حسابەکەی ئەوەکەی کێ دەزانی لەفە دروستکە نیو سەعات دەستی لەفەی دروست دەکاتن ئەوەکەی پاک دەکاتەوە هیچ نازانی بەس پاکردنەوە کە دەزانی دەستی شتی پاک دەکاتەوە لەوێن دەر ئەوەی نانی دەخوارد هەر قوتابی بوو ئەوەی کەشی و دێنە هەر قوتابی بوو ئەوەی پاچی دەکردوە قوتابی بوو خاوەنەکە هەر هەمیان قوتابی بوون لە ناو زانکۆیەکە ئێستا شتە لەکنەوە ڕەنگە شتێکی زۆر عیبە و شەرمەلی کوشتی وا بکەین ئەمە قوتابین و خەڵک دەویستمان بینتە پێشی قوتابی بوو لە بەریتانیا لەو زانکۆی زۆر گەورانە لەو زانکۆی زۆر پێشکەوتوانە ڕاستی ئێمە دەبی وابین یعنی ئێمە دەبی ئیش بکەین و ئیشەکە زۆر ئاسایی یعنی بەلامانەوە عیبە و شەرمە نەبی هەر ئیشێک بیتن ئەو ئیشە ڕێپێدراوانی کە لە ڕووی دین و کەلتور و دابوونەریت و مجتەماع و ڕێپێدرایە دەتوانین بیکەین و ئاساییە ئەتوەگە پارەی بەڕشی خۆ سەرف بکەی زۆر جیاوازە لەوەی کە پارە وەرگری لێ ڕێنماییەکە ئەوەیە کە قوتابی بۆ شێوە هەوڵ بدات دەست بە خوێندنەکەی بکات. بەڵێ زۆر سپاس مامۆستا گیان بەڕێزان هەر پرسیارێکی کەتان هەیە توانن دەسەڵ بڕەن بووی مایکتان بەمێ مامۆستا گیان دیارە پرسیاریان نەماوە زۆر سپاس دەکەین بۆ شێرکردنی ئەو ئەزمموونەی کە هەت بووە و بە ناوی سایکۆفێرەوە دەستیمان و بوون تەکوشین زۆر سپاس دەکەم دەستەکانی وەش خۆشبی زۆر سپاس لە بۆ هەموو لایەکی وادارین کە بەڕێزانی سپادان لێ کردبیتن و سەریشمان نەیەشاند بن زۆر سپاس دەبن زۆر سپاس مامۆستا گیان بەڕێزان هاتینە کۆتایی وێبیناری ئەم هەفتەیەمان هیوای کاتیشی خۆش و شەویکی شاد بۆ هەموو لایەکە خوازی